وەکو ڕێکخراوەکەشمان یاداشتێکمان هەبوو کە لە چەند خاڵێک پێک هاتووە من تەنها خاڵەکان دەخوێنمەوە کە یامانە بە سەرۆکایەتی پەرلەمان و سەرجەم فراکسیۆنەکان یەکەم لە هەموو سات و کاتێکی چاکسازی و موچەیدا کەمەندامان بەخشندراون و بڕیاری یاسا لەبەر هۆکاری کەمی کەمەندامان بۆیە داواکارین لەم یاسای چاکسازێدا 100,000 موچەی کەمەندامانی موچەخۆر نەبڕێت داواکارین کە پەرلەمانتارانی کوردستان پشتیوانیمان بکەن ئەوە بەر لەوەی ئێمە ئەم یاداشە بێنی پەرلەمانی کوردستان کردوێتی بە بڕیار و ئێستا لە حکوومەت و کە ئەو موچێ نابڕێ ئەمە مژدەیەکی خۆشە دووهەم ئەو بڕەپارەی لە یاسای چاکسازیدا دەمێنێتەوە هەوڵ بدرێت وەک یەکەمین چین و توێژی کەمەندامان سوودمەند بن بە زیادکردنی هاوکاریەکەیان کە تەنها 150,000 دینارە ئەویش بە حەقی خۆمان ێزانین بەبێ دوودڵی بەبێ ئیسسنا ئێمە بەڵێنمان لە هەموو فراکسیۆنەکان و سەرۆکایەتی پەرلەمان وەرگرتووە سەرۆکی پەرلەمان کە بەڵێنیاناوە هەر کاتێ یاسای چاکسازی تەواو بوو ئەو بڕەپارەی گەڕایەوە کەمەندامان حەقی شەرعی خۆیانە وەکو یەکەمین چین و توێژ موچەکەیان بۆ زیاد بکرێت لە 150,000 بۆ ڕێژەیەک ئەو کاتیا بەپێی کەمەندامی یا بەپێی زەواج یا بەپێی هەڵبەت نیسبەی کەمەندامی خاڵی سێم پەرلەمانی کوردستان هەوڵی جدی بدا بۆ باشترکردنی بژێوی ژیانی کەمەندامان لەوە شاپیان ڕاگەیاندین کە ئێستا کاکسیرۆن خۆی لە نزیکەوە ئاگادارە سەرۆکی پەرلەمان پێی ڕاگەیاندی کە ئێستا تعدیلی یاسای کەمەندامان هەیە و ئیشیشیان لەسەر کردووە چەند جەلسەیەکیان لەسەر کردووە ئینشەڵڵا ئومێد دەکەین بەم نزیکانە تعدیلی یاساکە بخرێتە نێو بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان و ئیشی لەسەر پێ من تەکلیفێکم لە سەرۆکی پەرلەمان کرد کە وەکو جارەکانی تر نەبێت لە کاتی تعدیلی یاساکەیە تکایە نوێنەری ڕێکخراوە کەمەندامیەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی هەر چوار پارێزگاکە بانکن بەڵێنیە بە دڵنیاییەوە نوێنەری ڕێکخراوەکان ئامادە ئەبێ لە کاتی تعدیلەکەیە و چیشیان هەیە پێشتر بینێرن و من دووبارە سوپاسان دەکەم